کارێنێکە کورتەیەتی پێ دوایکی جێبەجێ دەکرێت یاخود دەڵێن مرجمان جێبەجێکردنی دەستورە یان بۆ نمونە دەڵێن جێبەجێکردنی مادەی 140 ئەنجومەنی فێدراڵی یا سەینەوت و غاز مەسەلەی موچە هیچی پێ دوایە جێبەجێ بکرێت کابینەکەی سوودانیش کارنامەکەم شتانە هەبوون بەڵام تەواو بوو هیچ نەکرا پێم وانەیە هیچ لەوانە جێبەجێ بکرێ و لە ڕاستیە یەکێکیان گرفتەکەوەیە کە وەکو تۆشوتت کە خودی کورد خۆی بە خۆی یەکگرتوو نەبووە ئەو داواکاریانە ئەو داواکاریە دەستوریانە لە هەلومەرجێکا بوو کە کورد بەهێزتر بوو یەکگرتوو بوو پێگە و نفوزی بەهێزتر بوو بەڵام لە ئێستایە کە شیعەکان ئەکسەریەتن و تا دێوەکو کوتم گروپی مقاومەی غەیری مەدەنی بەقووەت دەبێ و ئەو ململانێ تایفی و مەزهەبی و ئیتنیکێ لە عێراق تا دێ خەریکە خۆی باشتر لە جاران خۆی دەرەخا یعنی مەبەستمەوە تۆخترە بێتەوە کە بە تایبەتیەوەی کە پیان وایە هەمیشە کورد مەترسیە لەسەر یەک پارچەی عێراق و شیعەکان لەوەش زۆرتر پیاوە سوننیەکانیش هەمان مەترسین بۆیە بە نظری من ئەمانە زانی ئوستاز دەستور جوانترین دەستوری دنیا گرنگ نییە چیتیان نووسراوە گرنگەوەی جێبەجێکردنێتی ئێمە تەجربەی نێوان ئەریتریا و ئەسووپیامان هەیە لە دەی هەشتاکان و هەفتاکان تا نەوەتەکانیش کە ئەریتریا جیابەوە لە ئەسووپیا یعنی چەند جار دەستوریان گۆڕی چەند جار مەسەلەن قسەیان کرد بەڵام هەرگیز ئەسیوپیا مافی ئەریتریەکانی نەدا تا جیابوونەوەکانیان لە دوای ڕووداوەکانی 1990 بۆیە قسەکەم وەیە ئەم عێراق باوەڕیان بەڕاستی مەسەلەی کورد و مافەکانی و دەستور و کەرکووک و یعنی کاگەن من 20 ساڵیش لەوە پێشوتومە بەڕاستی ینی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر کوردستانوانە شتێکی غیر ممکنە مستەحیلە یعنی ڕەنگە دیموکراسی ترین دەسەڵات لەسەر لە عێراقا هەبێ ڕێگا نادا کەرکووک بەڕێتەوە بۆ سەر کوردستان یەکێکە لە دڵی دەوڵەت بە کەرکووک یعنی ئەگەر بەسرا شارڕێگای عێراقە بۆ سەر دەریا بەغدا دڵی دەوڵەتە ئەو کەرکوو دڵی اقتصادی عێراقە لەبەرەوە ئاسان نییە مەوەکە لە ئێمە ئەوەی نێ و دوایە بوو معلوماتی جەنابەت هەر لەم هەڵبژارنانە کورسیەکانی کورد کەمی کردووە بەرامبەر کورسیەکان بڵێ من باسی بەس کەرکووک دەکەم بەڵێ لە ناوچە جێناوەکان لە هەڵبژارنی ئەم جارە بۆ ئەم جارە 19 کورسیەکەی بۆ بە 13 کورسی قسەکەوەی مەسەن تۆ کورسیەکان کەمی کردووە لە مەلایەت چۆن نەتوانی مەسەلەن بڵێ کاکو بۆیە بە نەزەری من ئەمانە ئوستاز قسەیە و من هیوادارم مەسەن وابێ بەڵام ممکن نییە ئەم دەستورە بۆ معلومات جەنە ئەم دەستورە و بەندەکانی لەم هەلومەرجەی 4 ساڵی کە پێ تێپەڕین هەرگیز مافی زیاتر نادا بە خەڵکی کوردستان لەوەی پێشتر هەبووە بە کوردی کاتونەوە بە سەوار بە حکوومەتێرێن پێک دێت نەوەی نوێی پێ دوایە بچێتەنە بەبێیەکێتی پارتی و نەوەی حکوومەت ئۆستاز زانی یەکەم پێم وایە پێکهێنانی حکوومەتی یاریمی کوردستانەکەوێتە دوای پێکهێنانی حکوومەتی عێراقیەوە کە حکوومەتی عێراقیشەکەوێتە مانگی ڕەنگە 3-4 ساڵی داهاتوو ئەمە یەک دووهەم ئۆستاز پێکهێنانی هەر حکوومەتێک لە هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی و پارتیانە بێ کێشەی قوڵ و گەورە بە دوای خۆیانێ بۆ 2010 کورسەکانی یەکێتیان بەجێهێشت و 2019 پێم وایە یەکێتی ئەوەندەی من بزانم ینی بەڕاستی نییە پێم وایە یەکێتی ئەم تەجربەیە دووبارە ناکاتەوە خۆشیان ئەڵێن ئەمڕۆ لە ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی ڕاگەیاندنەکەی مەکتەبی سیاسی حەزیری بەشداری نەوەی نوێ ڕەنگە یەکێکیان ئەو فاکتە بێ کە سەرۆکەکەیان دەستگیر کراوە ڕەنگە بیانەوە لە بەرامبەر ئەوەیە هاوپەیمانەتی پارتی دیموکراتی کوردستان بکەن بەڵام پێم وانە ئەو هاوپەیمانێتە سەرکەوتوو نابێ ئەو حکوومەتە بەڕێوە ناچێت زانی لەبەرچی وزات لەبەرەوەی نەوەی نوێ پانتاییەکی جوگرافی نیە هێزی ئەسکەری و ئەمنیەتی نییە و جەماوەرەکەی ئوستاز جەماوەرەکەی بینی چۆن دابەزیوە بۆیە جیاوازی یەکێتی یا جیاوازی پارتی لەگەڵ یەکێتی بۆ حکومڕانیەوەیە کە نفوزی هەیە ناوچەیەکی بەدەستەوە زۆنێکی هەیە هاوپەیمانی ناوچەیی هەیە لەبەرەوە ئوستاز کارێکی مستەحیلە و لە هەر حاڵدا من پێم وایە سەر ڕای هەموو ئەو دەستشکان و یەکتشکانێکی یەکێتی پارتی لە ماوەی ئەم چەند مانگەیە و کردویانەوەیکن بەڵام بە نەتیجە زۆر بەرژەوەندی وایان لێکا کە بەیەکەوە